ئابەناوەی مەولودەوە کە ئەمساڵ مەولود کرا کەس بەڵگەی پێ نییە بڵێ قورئانە فەرمێ وایە یا پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوویەتی یا فەرموویەتی یا سەحابە کردوویەتی یا تابعینە کردووبێتی یا چوار مەذهەبەکە قلێکیان کردووبێتیان ئەڵێن وەڵا مزەفەرەدین کردوویەتی ئێمە نەخەمشێ مزەفەرەدین کردوویەتی کاک دینی من لە مەکۆلەوەکە وەرناگرم دینی من قورئان و سنەتە قسەی سەحابەیە ئەوە تا سوێن ئەخوا یەک ئاەت نییە ئەزانێ بۆچی دابەزیوە بۆ مەولودیان نەکرد ئەوان دیار بوو پێغەمبەریان خۆش نەگەرەک بوو ئەوان ڕقیان لە پێغەمبەر بوو ئەوان ئاوا بوون فەدین مەخەڵەتن با خەڵکە زۆرش لەسەری بێ ئافرەتێک دێ پانتۆڵ لە پایەتی لوقم بەبەخشێنێتەوە چییە وەڵام مەولید پێغەمبەر یەکێتر تێ سەری ڕوتە شەربەتە بەخشێنێتەوە وەڵام مەولید پێغەمبەرە یەکێتر تێ لافیتە و وەرەقە هەڵەواسێ و ئەمجاکە لە ناو قوڕەکان لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله خەڵک پا ناتەبانێ و ئەیهێنێت ئەوە خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ساڵی جاری ئاوە ئیهانە بەو ئاەتانە بکرێ ئەوە دین نییە براکانە کەسێک ئەڵێن عادەتە ئەیچەنای چەند ساڵە بۆ پارەتان بە خەڵک سەرف کرد ئەگەر شتێ دین نەبێ فەدین ئەبێ لە سەحابەوە وەربگیرێت وەکو سەحابە فەرمێت ما لەم یەکن یەومەئیذ دینە هەر شتێک لە سەردەم پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام و سەحابە و تابعی دین نەبوو ئەمڕۆ نابێ بە دین ئەمڕۆ نابێ بە دین کەس خوای نەبینیوە کەس پێغەمبەری نەبینیوە ئەتە دین لە کێ وەرەگری ئەمڕۆ نابێ بە دین